الله اكبر يلا شباب واحد لا تطلع ماوەی هەفتەیەکە شەڕ و پێکدادان لە نێوان هێزەکانی سووریای دیموکرات هەسەدە و بەشێک لە هۆزە عەرەبەکانی سووریا دروست بوو بەهۆیەوە دەیان کەس کوژراون و سەدانیش بریندار بوون. تا ئێستاش هیچ ئومێدێک بۆ کوژانەوەی ئاگری شەڕەکە لە ئارادا نییە. شەڕەکە پێشتریش هۆکار و پاڵنەری هەبوو و وەک شارەزایان دەڵێن لە ئەنجامی کۆمەڵێک گرفتی کەڵەکە بووە. بەڵام دوای دەستگیرکردنی ئەحمەد خبەیل ناسراو بە ئەبوو خەولە سەرۆکهۆزی عەرەب و فەرماندەی ئەنجومەنی سەربازی دێرە زوور لەلایەن هەسەدەوە و دوورخستنەوەی لەو بەرپرسیارەتیە ئیدی ناکۆکیەکان تەقینەوە و ناڕەزایەتی چەکداری لە سنووری کانتۆنەکانی ڕۆژاوای کوردستان دروست بوو. وەڵامدانەوەی توند و خێرا و سەرکوتکردنی ناڕەزایەتیەکانیش لەلایەن هێزەکانی هەسەدەوە کە هێزێکی زۆرینە کووردە وای کرد وردە هۆز و عەشایری عەرەبەکانی دیکەی سنوورەکەش بێنە ڕیزی ناڕەزایەتیەکانەوە و دواتریش ئاگری شەڕی چەندین ناوچەی جیاوازی گرتەوە. ڕامی عەبدوڕەحمان ڕێخەری ڕوانگەی سووری بۆ مافەکانی مرۆڤ ڕایگەیاندووە سەرەتای کێشەکە بەهۆی مامەڵە و گەندەڵی و ستەمی ئەبوو خەولەوە دروست بووە. بەو پێی ناوبرا و ساڵانێکە نوێنەری هەسەدەیە لە دێرە زوور و بە ناوی هەسەدەوە حکمی کردووە. ئەمەش خەڵکی لە هەسەدە نیگەران کردووە. بەڵام ئێستا هەسەدە ئەبوو خەولەی بە تۆمەتی هەبوونی پەیوەندی بە میلیشیاکانی ئێران و ڕژێمی ئەسەدەوە دەستگیر کردووە. پەیمانگای ڕۆژهەڵاتی ناوەڕاست میدڵ ئێست ئای کە دامەزراوەیەکی ئەمریکیە ڕایگەیاندووە هۆکاری شەڕەکە سوکایەتی و قۆرەخکاری سەرکردەکانی کورد و عەرەبی هەسەدەن بەرامبەر خەڵک هەروەها کوشتن و دەستگیرکردنی خەڵکی مەدەنی و پشتگوێخستنی ئابووری و خزمەتگوزاریە سەرەتاییەکانە. پەیمانگە ئەمریکیەکە باسی لە هەندێک راپۆرت کردووە کە هێزەکانی هەسەدە هەڵمەتی کوشتاری دەرگا بە دەرگیان لە چەند گوندێکی عەرەب نشین ئەنجام داوە. ئەمەش بە تەواوی خەڵکی ناوچەکەی تووڕە کردووە. ئەو یەکگرتن و یەکدەنگێش کە هێز و هۆزە عەرەبەکانی لە دژی هەسەدە گرتووەتەوە لە دوای 2011ەوە نەبینراوە. ئەو شوێنەی شەڕ و پێکدادانەکان تێیدا چڕ بوونەتەوە پارێزگای دێرە زوورە کە ناوچەیەکی گرنگی نەوتی سووریایە و بەهۆی ڕووباری فراتەوە بە سەردوو ناوچەدا دابەش بووە. لایەکیان هەسەدە لی بەرپرسە و نزیکەی 1000 سەربازی ئەمریکای لێ نیشتەجێیە. لاکەی دیکەش بەدەست ڕژێمی ئەسەد و هێزەکانی نزیک لە ئێرانەوەیە. هۆزەکانی ئەو ناوچەیەش بەسەر هەردوو هێزەکەدا دابەش بوون. فەرهاد شامی سەرۆکی ناوەندی ڕاگەاندنی هێزەکانی سووریای دیموکرات لە تۆڕی کۆمەڵایەتی ئێکس چەند ڤیدیۆیەکی بڵاو کردوێتەوە و دەڵێت ئێران و ڕژێمی سووریا دەیانەوێت وانیشان بدەن ئەمە شەڕی عەرەبە لەگەڵ هەسەدە و ئامانجیان کردنە دەرەوەی ئەمریکایە لە سووریا و دەشیانەوێت سەرنج لەسەر خۆپیشاندانەکانی باشووری سووریا لا بدەن. ئەو بەرپرسەی هەسەدە باسی لەوە کردووە هێزی ڕژێمی سووریا لە ڕووباری فراتەوە بۆ شەڕی هەسەدە پەڕیونەتەوە و ئەوانەی ئێستا شەڕ دەکەن میلیشیای سەر بە ئەسەدن. بەڵام ماڵپەڕی میدڵ ئێست ئای نووسیوێتی دەکرێت چەکدارانی ڕژێم یان چەکدارانی داعش بە ناوی هۆزە عەرەبەکانەوە شەڕیان دژی هەسەدە کردبێت. بەڵام ئەوە ئاشکرایە کە زۆرینەی شەڕکەرەکان خەڵکی ئاسایی و دانیشتوانی دێرە زوورن. هەرچی لەبارەی هەڵوێستی ئەمریکاوەیە وەک هەمیشە واشنتۆن سیاسەتی دووڕوویی پەیڕەو دەکات بە جۆرێک لە ڕاگەاندراوی باڵۆزخانەکەی لە سووریا و هەڵوێستی هاوپەیمانی نێودەوڵەتی دژی داعش بە سەرۆکاتی ئەمریکا بەڕوونی پشتیوانی بۆ هەسەدە دووپات دەکاتەوە بەوەی هاوبەشێکی گرنگیانە لە دژایەتی داعش. بەڵام ڕۆژی هەینی وەزارەتی دەرەوەی ئەمریکا ڕایگەیاند هەسەدە بەردەوامە لە سیاسەتی داپلۆسین و بەکارهێنانی توند و تیژی و پێشێلکردنی مافەکانی مرۆڤ دژی گەلانی دێرینی سووریا و کوردانیش. واحد 9 صقور ذيبان يقومون